دابشکردنی موچە لە هەرێمی کوردستان بووە تا 2 مانگ جارێک سەرەڕایەوەش هەرێم دەبێت چاوی لە دەرگای بەغداد بێت بەردەوام تا موچەیەکی بۆ دەنێرێت. دواکەوتنی موچەش تاو کاریگەری لەسەر هەموو سێکتەر و گیرفانی گشت چین و توێژەکان دروست کردووە. کابینەیەکی شکست خوار دوی مێژووی کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. بۆچی؟ لەبەر ئەوە 10 ساڵی ڕێەکە نەیان توانیوە موچەیەکی ڕێکوپێک لە 1 ساڵدا دابش بە مەسەر موچە خۆراندا. بۆچی؟ لەبەر ئەوەی ئێمە دەزانین ئەم دوو پارتەش کسیان خواردووە بەم بانگەشە درۆینانەی خۆیان قڕ بەسەر موچەخۆری داما و بۆ دوای هەڵبژاردن. پێش هەڵبژاردن موچە دابش ناکرێ، ئەی دوای هەڵبژاردن چۆن دابشەکرێ؟ ڕێزم مەیە بۆ ئەو خەڵکەی کە چووە مەلعەبەکەی سلێمانی بۆ بانگەشەی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوا بکە لە 180یان پێشمەرگە و هێزی پۆلیس و چەکدار و فەرمانبەر و بە زۆر بردویانە زۆربەی زۆریان قەرزاری بازار و مارکێتەکانی بازارن. ئێستا کە سەرەتای بانگەشی هەڵبژاردنە و دەچین بەرەو بارودۆخی هەڵبژاردن بیستی مانگ من پێم وایە لێرە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرجەم سێکتەرەکانی یاخود بە سەرجەم حزب لە نەسێزە هەوڵێکی جدی تریان باە بۆ باشکردنی بارودۆخی هاوڵاتیان بەزەبین بەداخەوە کۆمەڵێ بارودۆخ نەخوازا و ڕوویەوە و ئێمەش لەم ناوچێدا بەدەرین لە کۆمەڵێ فاکتەر و هۆکار بۆیە بێگومان دواکەوتنی موچە کاریگەریی سلبی بەڕاستی کردوتە سەر گیرفان و باخەڵی فەرمانبەر و موچەخۆر و تەنانەت بازار و کۆمەڵە سێکتەری اقتصادی دیکە. کاندیدێکی لیستی 140 کۆمەڵی دادگەری ڕوو لە خەڵک دەکات و دەڵێت موچەخۆر و هاوڵاتیان بەگشتی ئەم بارودۆخە خراپەتان بیر نەچێت و لە ڕۆژی 20دا پاشەکەوت و لێبڕین و پێنەدانی مافی خۆتان لەلایەن حکوومەتەوە بەدەنگدانتان کۆتایی بۆ سیاسەتە شکست خواردوو بێنن. دواکەوتنی موچە تەسیرێکی خراپی بەجێهێشتە لەسەر ژیان و بارگوزەرانی هاوڵاتیان بەگشتی ئەوە من داواکەم لێرەوە پێیان ئەڵێم ڕۆژی دەنگدان ڕۆژی 20دا داواتان لێ یەکەم دواکەوتنی موچەتان بیر بێ بڕینی قوتی مناڵتان لە بیر بێ دەرگا داخستنی دەرگای قوتابخانەکانتان بیر بێت ئەو نەخۆشانەتان بیر بێ کە بەبوونی بێپاریەوە ناتوان عیلاج و دەرمانەکانیان بکڕن داواتان لێ یەکەم ئەم زروفەتان بیر بێت لە بیرتان نەچێ لەبەرەوە لە ڕۆژی 20دا لە ڕۆژی دەنگدان دان بەدایانکانتان داواکارم هاوڵاتیان و هاوشاریانی دانیشتوی هەرێمی کوردستان کۆتایی بێنن بەم زوڵم مستەمەی کەس ماوەی 33 ساڵە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەکرێ. دەسەڵات لە هەرێمی کوردستان بێباکە لە ئاست ژیان و قوتی هاوڵاتیان و هەر ڕۆژە و بیانوویەک دەدەنە دەست بەغدا و کێشەیەکی نوێ بۆ لیستی موچە دروست دەکەن. موچەخۆران و فەرمانبەرانیش دەڵێن لە ڕۆژی دەنگدان بە دەنگەکانیان کۆتایی بەم سیاسەتی برسیکردن و گیرفان بەتاڵکردنەوەی موچەخۆران و بارمتەکردنی موچە دێن و ستەم و بێباکی دەسەڵاتی دوو بنەماڵە ڕادەگرن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.